شانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا بەگشتی و خۆراوی کوردستان بە تایبەتی بڕیارێکی باپەلە و سەرپێی نییە وەک ئەوەی سەرانی بڕیار بەدەستی کورد لی تێگەیشتن و پێیان وایە ئەمریکا خەنجەری ژەهراوی لا پشتیان داوە. کشانەوەی ئەمریکا لە سووریا دەرەنجامی دەیان ڕێکەوتنی ژێربەژێر و دەستەبەرکردنی سەدان بەرژەوەندی سیاسی و ئابووری گەورەیە بۆ خۆیان لە کاتێکیشدا ئەنجام دراون. کورد خۆی بە کوش داوە و خۆی گوتەنی بە نوێنەرایەتی جیهان شەڕی دژی تیرۆر دەکات. ناکرێت ئەو هێزە کوردیانەی کە مقدرات و بڕیاری چارەنووسی میلەتێکیان گرتوۆتە دەستی خۆیان لە گەمەی زلهێزەکان تێنەگەن. ئێستاش بە هەمان عەقڵێتی خێڵەکی و بە دەستەواژەی کۆمەڵایەتی گوزارش لە نیگەرانی و پەشیمانی و هەڵخەڵەتاوی خۆیان و ئاراستی گۆڕانکاریەکان بکەن و هەر بەو زمان و لۆژیکەش لەگەڵ دەوڵەتە زلهێزە ناوچەی و نێودەوڵەتیەکان مامەڵەیان کردبێت. ئەوە شتێکی نوێن نییە کە زلهێزەکان بەتایبەتیش ئەمریکا و رووسیا و لە پشت ئەوانیشەوە ئیسرائیل لە ململانەکانیاندا لەگەڵ یەکدی کورد وەک کەرتی فشاریان وەک شەڕکەر بۆ پاراستنی ئەجێندا و بەرژەوەندی خۆیان بەکار بهێنن و دوای قوربانیدان و خوێنێکی زۆر با دەستی بەتاڵەوە بیکەنە دەرەوە و دواتریش با زمانێکی دیبلۆماسی و سیاسی پێمان بڵێن بەڕاستی کورد شەڕکەری ئازان. کارەساتەکە ئەوەیە سەرانی بڕیار بەدەستی کورد دڵیان زۆر بەو قسەیە خۆشە بێئاگالەوەی کە دیوی دووەمی ئەو گزارشتە ئەوەیە کە ئێوە تەنیا بۆ شەڕ باشن و هی ئەوە نین بەشداری دەستکەوتەکانی دوای شەڕ بن. بڕیار بەدەستەکانی کورد ئارەزووی ئەوەیان نییە کە پند لەو هەموو ملشکاندن و پشتێکردن و فرۆشتن و یاریپێکردنەی زلهێزەکان وەربگرن کە لە سەردەمی قازی محەممەدەوە بەردەوام و لە ڕووداوەکانی دوای ڕیفراندۆم و شەڕی داعش لە عێراق و ئێستاژ لە خۆراوی کوردستانیشدا بەڕوونی دەردەکەوێت. چەند بارەبوونەوەی شکست و خیانەتەکان لە کورد هەڵەی دەوڵەتە زلهێزەکان نییە کە بەردەوام چاویان لە بەرژەوەندی خۆیان و خەڵک و وڵاتی خۆیانە بەڵکو ئەوە دەستڕۆیشتەکانی کوردن کە لە مشتێک ئەودا دەکەونە مەلەکردن و بێ هیچ گرنتێکی فەرمی و بە بێوەرگرتنی هیچ بەڵێن و بێ هیچ ڕێکەوتنێکی نووسرا و خوێنی خەڵکی کوردستان دەکەنە سوتماکی شەڕی پاراستنی بەرژەوەندی زلهێزەکان.